خۆشەویستان، ئێمە لە ژیانی دنیادا ڕۆژانە تووشی کێشە و نەخۆشی و دەرد و بەڵا دەبین. بۆیە پێویستە ئەوە بزانین هەر بەڵایەک کە ڕوو لە ئێمە دەکات، هەر جۆرە بەڵایەک کە ڕوومان تێ دەکات، ئەبێ ئەومان لەبیر نەچێت کە ئەو بەڵایە پێش ئێمە بەسەر پێغەمبەری خوا داهاتوە صلی الله علیه وسلم، بەسەر خۆشەویستانی خوا داهاتوە، سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. ئەگەر کەسێک لە ئێوە دایکی مردووە یا باوکی یا هەردووکیان، بە ئەوەی لەبیر بێ پێش تۆ خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دایک و باوکی لەدەستداوە، کەواتە ئەو بەڵایە تووشی تۆ بووە وا نەزانی خوا ڕقی لە تۆیە، چونکە پێش تۆ خۆشەویستەکەی خوا صلی الله علیه وسلم تووشی بووە. کاتێکە لە سکی دایکی دایە، هێشتا لە دایک نەبووە، باوکی وەفات دەکات. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم بە هەتیوی لە دایک بوو، واتە کاتێکە لە دایک بوو باوکێک نەبوو ماچی بکە و نازی بکێشێ. و کاتێک تەمەنی دەکاتە 6 ساڵ مناڵە، 6 ساڵ مناڵە، دەڕوات لەگەڵ دایکە بۆ ماڵ خاڵۆکانی بۆ شاری مەدینە، لە مەکە بۆ مەدینە لەگەڵ دایکە دەڕوات، بەڵام لەوێش قەدەری خوا دایکیشی وەفات دەکات. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم لە تەمەنی 6 ساڵیە بێ دایک و بێ باوک، دایک و باوکێک نییە بیگرنە باوەش و نازی بکێشن. ڕاستەکەی مامەی گرتی خۆی، باپیری گرتی خۆی، بەڵام هیچ کەسێک جێگای دایک و باوک ناگرێت. زەحمەت. کەواتە ئەگەر دایک و باوکت وەفاتیان کردووە، ڕەحمەتی خوایان لێبێ، بزانە پێش تۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو بەڵایی تۆ، ئەو ناڕەحەتی تۆی بەسەر هاتووە و چێشتوویەتی. تۆ گەورە بوویتە باوکت مردووە و دایکت مردووە، بەڵام وەرە مناڵێک 6 ساڵ بێ نە دایکی هەبێ نە باوک، لەم سەرۆ لەگەڵ دایکە ڕۆشت بە باوشی دایکی و لەگەڵ دایکە، بەڵام لەو سەرەوە ببێ دایک گەڕایەوە. سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ. کەواتە بزانە ژیان ئەوەیە کە هەر بەڵایەکە تووشە بێ بزانە سپاسی خوا بکە لەسەری. براو خوشکی بەڕێزم، هەر بەڵایەکە تووش بوو ئەوە لەبیر نەچێ. کاتێک کە تۆ تووشی بەڵایەک و نەخۆشی و ناڕەحەتیەک دەبی، بزانە پێش تۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تووشی بووە. ئەگەر مناڵەکەت مرد، مناڵت لەدەست داوە، کوردوەتەنی جەرگت سوتاوە، کوڕت مردووە، کچت مردووە، ئەوە بزانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێش تۆ هەمان حاڵەتی بەسەرا هاتووە. کوڕەکانی هەمووی لەدەستدا، مەرگی هەموویانی بینی، مەرگی کچەکانی خۆی بینی جگە لە فاتیمە. واتە هەموو مناڵەکانی لە پێش خۆی وەفاتیان کرد، تەنها یەک کچێکی مایەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زیندوو بوو، پێش وەفاتی تەنها یەک مناڵی مابوو، هەمووی وەفاتیان کرد. ئەمە بەڵاو مصیبەتێکی ناڕەحەتی و ناخۆشیە، بەڵام خوای گەورە خۆشەویستانی خۆی تووشی دەرد و بەڵاو ناخۆشی دەکات بۆی لە هەموو تاوانێ پاکیان کاتەوە، بۆی بیان خاتە باشتەوە. بەڵێ خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم تەنها یەک کچێکی ماوە کە ناوی فاتیمەی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. لەو لاشەوە لە ئاسمانەوە وەحی بۆ دابەزی، بە جوبرەئیلدا سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ، وتیان ئەی محەممەد صلی الله علیه وسلم یەکەم کەسێکە لە خانەوادەکەی تۆ وەفاتەکە کچەکەی تۆیە. هەر لە ژیانە پیانوت دوای تۆ کچەکەشت دەمرێت. ئەمە مصیبەتە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەدیثەکەی صحیح مسلمدا فەرمووی وئینەکی ئەوەل ئەهلی لحوقا بی ئەی فاتیمە، با پێت بڵێم تۆ یەکەم کەسێکی کە لە خانەوادەکەم، لە عائیلەکەم، لە خێزانەکەم لە دوای مردنم بە من دەگەی. ڕەزای خوای پەروەردگاری لێبێ، فاتیمە 6 مانگ دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، دوای وەفاتی باوکی صلی الله علیه وسلم، ئەوش وەفاتی کرد. کەواتە ئەگەر تووشی ناڕەحەتی بووی، باوکی بەڕێز، دایکی بەڕێز، مناڵت مرد، سپاسی خوا بکە، چونکە پێش تۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو حاڵەتەی بەسەرا هاتووە، هێشتا زیندووە، پێی دەڵێن مناڵەکەیشی لە دوای خۆت دەمرێت، ئەویشت بۆ نامێنێ. تەواو. هەر کاتێک تووشی ناخۆشی و ناڕەحەتیەک دەبیت، تووشی بەڵایەک و تاقیکردنەوەیەک دەبیت، ئەوەت لەبیر نەچێ
کە پێش تۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو ناڕەحەتی چەشتووە. ئەگەر خزمەکەت کەسە نزیکەکەت ئازاری دای، عەزیەتی دای، سوکایەتی پێکردی، ئەوەت لەبیر نەچێ پێش تۆ هەموو پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ. و خۆشەویستی خوایش صلی الله عليه وسلم بە تایبەتی لەلایەنی خزمەکانی خۆیەوە ئازار زۆر درا. یەکێ لە سەحابەکان کە لە حەدیثێکی صحیح داهاتەوە تارەقی کوڕی عەبدوڵڵا ڕەزای خوای لەبێ دەفەرمێ پێغەمبەری خوام بینی صلی الله عليه وسلم پێشەوەی مسلمان بم، بینیم لە بازاردا دەڕۆی لە بازاری ذەلمەجاز لە شاری مەککە. تەماشام کرد ئەم پیاوە نەمەناسی، بە خەڵکی دەڵێ قولوا لا إله إلا الله تفلحوا، بە خەڵکی دەڵێ بڵێن لا إله إلا الله ڕزگارتان دەبێت، واز لە بتپەرستی بهێنن. بەڵام تەماشام کرد شتێکی سەیرم بینی، ئەم پیاوە دەڵێ بڵێن لا إله إلا الله ڕزگارتان دەبێت، پیاوێکیش بە بەردەوە شوێنی کەوتۆ بەردبارانی دەکات، بەردی تێئەگرێ، ئەداتە بان لاشەی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم. تەماشام کرد خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم کە ناشی ناسم، پاژنەی خوێناوی بووە، لاشەی خوێناوی بووە، خوێن لە قاچی دێتە خوارەوە. سبحان الله، ئەم پیاوە دەڵێ بڵێن لا إله إلا الله، ئەمیش بەردی تێگرێ لە دوایەوە. وتم ئەمە کێیە ئاوا بەردباران دەکرێ؟ وتیان ئەوە پیاوێکە ناوی محەممەدە صلی الله عليه وسلم، دەڵێ من پێغەمبەری خوام صلی الله عليه وسلم. وتم ئەی ئەمەی بەردی تێگرێ بە دوایەوە بەردی تێگرێ خوێنی بەلاشایە دەهێنێتە خوارەوە برینداری دەکا، ئەم بە کێ بەردی تێگرێ؟ وتیان ئەوە ئەبوو لەهەب و مامی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. سبحان الله، کەواتە ئاگادار بە ئەگەر عەزیەت درای پێش تۆ عەزیەت دراوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لانی کەسەکانی خۆیەوە. سەحابەکان عەزیەت دران لانی کەس و کارەکانیانەوە، لە لانی باوکیانەوە. موسعەب ڕەزای خوای لەبێ دایکی دەربەدەری کرد. سەحابە زۆربیان عەزیەت دراون لە لانی دایک و باوکیانەوە. سەعدی کوڕی ئەبوو وەقاص ڕەزای خوای لەبێ دایکی هەڕەشەی لێکردی و نانواو ناخۆم. کەواتە ئەگەر عەزیەت درایی لە لانی کەسە نزیکەکانی خۆتەوە، ئەوەت بیر نەچێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عەزیەت دراوە، ئازار دراوە، فەخر و شانازی پێوە بکەم مادەم ئەگەر لەبەر خاتری خوا بێ، لە پێناو خوا دەبێت جێگەی شانازی و فەخرە بۆ تۆ. دەڵێم خوشک و برا بە ڕێزەکان، هەر بەڵایەکمان توش بوو پێویستە ئەومان لەبیر نەچێ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێش ئێمە تووشی بووە، پێش ئێمە ناڕەحەتی ئەو بەڵایی چەشتووە. ئەگەر کەسێک لە ئێمە بەڕاستی تووشی ناخۆشی و ناڕەحەتیەک بوو بیری نەچێ، چونکە مردن لە پێشی هەمومانە. سبحان الله، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هێشتا زیندووە، لە ئاسمانەوە وەحی بۆ دادەبەزێ، پێی دەڵێن مردنت نزیکە، مردنت نزیکە. کەسێک لە ئێمە وەرە ئێستا پێمان بڵێن ساڵەتت دەمری، بە تاکیدی فڵان ڕۆژە مری، فڵان ساڵە مری، ئیتر تۆ ژیانت دەبێت چی بەسەرادێ؟ ژیانت زۆر ناڕەحەتە. هەر ئێستا بۆ نمونە ڕەحمی خوا وایە کە تۆ نازانی کەی دەمری. ئەگەر بڵێن تۆ ڕۆژی بۆ نمونە دووشەمە دەمری، ئیتر تۆ هەموو یەکشەمەیە ژیانت دەبێتە دۆزەخ. تەواو، ئەم دووشەمە لانەی ئەو دووشەمەیە کە من تیایە مرم، تەواو. خوای گەورەش دەفەرمێ لە سوورەتی نەسر کاتێکە خوای گەورە دینی ئیسلامی سەرخست، ئەو کاتە فەسەبح بحەمدی ڕەبیکە وەستەغفیر إنه كان توابا. ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای گەورە پێی دەفەرمێت تۆ بەرەو مردن دەڕۆی، هێشتا زیندووە، پێی دەوترێ خۆت ئامادەکە بۆ مردن، لە کاتێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامادەیە. کەواتە ناڕەحەتی توش ئەبێ لە پێناو خوادا، لەبەر خاتری خوا کە موسڵمانی خەم مەخۆ، سپاسی خوا بکە پێش هەموو شتێک، و بزانە پێش تۆ خۆشەویستانی خوا ئەو ناڕەحەتیان چەشتووە. سلامی خوایان لەسەر بێ. لە حەدیثێکی صحیح داهاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم معاذی نار بۆ یەمەن، فەرمووی ئەی معاذ، لەوانەیە دوای ئەم ساڵ تۆ من نەبینیتەوە جارێتر، لەوانەیە کە هاتیتەوە بەلای قەبرەکەم و مزگەوتەکەما بڕۆی، بەلای مینبەرەکەما بڕۆی،
معاذ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ معاذی کوڕی جەبەل دەستی کرد بە گریان چونکە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دا ئەبڕێ. بێگومان کاتێک کە معاذ گەڕایەوە پێغەمبەری خوا وەفاتی کردبوو صلی الله عليه وسلم، لە ژیاندا نەمابوو. بۆیە ئیمامی عقبەی کوڕی عامر ڕەزای خوای لێبێ لە صحیح بوخاری مسلم داتەوە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوای 8 ساڵ چون نوێژی لەسەر شەهیدەکانی غەزای ئوحود کرد دوای 8 ساڵ لە وەفات و شەهید بوونیان. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو خواحافیزیەک لە زیندوەکان و مردوەکان خواحافیزی لە مردوەکان کرد، خواحافیزیشی لە ئێمە کرد. بە ئێمەی دەوت ئەوە تا بە معاذ دەڵێ لەوانەیە ساڵێتر من نەبینیتەوە، هاتیتەوە من نابینیتەوە، بێگومان نەیبینی. بەڵێ ئیمامی عقبە دەفەرمێ خوتبەی بماندا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوایەوە کە نوێژی لەسەر شەهیدەکانی ئوحود کرد ئەفەرمێ وەڵڵاهی ئاخر بینینێک بوو لەسەر مینبەرەکە بینیم، آخر مینبەرێک بوو، آخر کە بینیم لەسەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جومعەیەک لە جومعەکان بینیم کە دوایەوە کە نوێژی لەسەر ئەوان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەسەر شەهیدەکانی ئوحود والله آخر جا لەسەر مینبەر بینیم جومعەکەی تر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وفاتی کرد. ئەو ژیانی دنیایە، ڕۆژێکیش دێ هەمومان دەمرین، آخر جومعەمان دەبێ، ڕۆژێکیش دێ من آخر خودبەم دەبێت، دوای ئەو خودبەن هاتم تاوە، ئێوەش آخر جومعەتان دەبێت لەم ژیانەدا. کەواتە خۆت ئامادەکە بۆ مردن، بۆ دوای مردن. یا ربی خوای لە گوناهکارمان خۆش بی، آخرمان بەخێر بگێڕی، نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبول کەی. ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. هەر بەڵاو مصیبەت و ناڕەحەتی و ناخۆشیەک بەسەرتا هات ئەوەت لەبیر نەچێ کە پێش تۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمان بەڵای بەسەردا هاتووە بە زیادیشەوە. ئەگەر کەسێکی خۆشەویستت لە دەستدا، ئازیزێکت لە دەستدا، کەسێکە لە دڵەوە خۆشت دەوێ، ئەگەر لە دەستتدا ئەوەت لەبیر نەچێ سپاسی خوا بکە. پێش تۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمان شتی بەسەر هاتووە. دایک و باوکی ئازیز بوون لە دەستیدا. ئەبوو تالیب ڕاستێکی کافر بوو، بە بێدینی مرد، بەڵام زۆر دیفاعی لە پێغەمبەری خوا دەکرد صلی الله عليه وسلم. قەڵایەکی بە قووت و بەهێز بوو بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەویشی لە دەستدا. باپیرێکی کە خزمەتی زۆری دەکرد، نازی زۆر دەکێشا، ئەویشی لە دەستدا لە ژیاندا. مناڵەکانی کە باسمان کرد هەمووی لە دەستدا جگە لە فاتیمە، و پێشی وترا فاتمە دوای خۆشە زوو دەمرێت. خەدیجە کە لە هەموو خێزانەکانی زیاتری خۆش دەویست لە دەستیدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئیمامی حەمزەی لە دەستدا کە مامی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم. کەواتە بزانە ناخۆشی و ناڕەحەتی تووشت دەبێت، و خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕێزترین و جوانترین و خۆشەویستترین پیاویان لەدەستا کە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، کە لە هەموو کەسی ئازیزتر بوو بەلایەنەوە، ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ. کەواتە ئەگەر ناڕەحەتی و ناخۆشیەکە توش بوو، کەسێکی ئازیز لە دەستدا دڵخۆش بە بەوەی کە تۆ خوای گەورە خۆشتی دوو تاقیت دەکاتەوە. سپاسی خوا بکە، ناشکوری مەکە، چونکە ڕۆژێک دێت لە ئازیزەکانت جیا دەبیتەوە یا ئەوان لە تۆ جیا دەبنەوە. ئەوە شتێکە سونەتی ژیانە، هەمومان لە ڕێگە ئەو شتە لە پێشمانە. کەواتە کەسێک لە دەستدا ناشکوری مەکە، چونکە پێش تۆ پێغەمبەری خوا بەسەریاتەوە صلی الله عليه وسلم ناشکوریشی نەکرد. کاتێک کە ئیبراهیمی کوڕی کە مناڵێکە لە باوەشیا وەفات دەکات، پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم چاوەکانمان فرمێسکی پیا دێتە خوارەوە، دڵمان تەنگە، بەڵام شتێکیش ناڵێن کە خوا پێی ناخۆش بێ. ئەی ئیبراهیم بۆ جیابوونەوەی تۆ لە ئێمە و ڕۆشتنی تۆ ئێمە دڵمان تەنگە، خەمبارین، بەڵام شتێکیش ناکەین خوا پێی ناخۆش بێ. کەواتە ئەوە بزانە، ئەوەت لەبیر نەچێ، هەر تەنها تۆ نیت، یەکەم کەس نیت و آخر کەسیش نی کە خۆشەویستان و ئازیزان لە دەست ئەدەی. لەوانەیە کەسێک لە هەموو کەسێک خۆشتر پێ خوا لە دەستی لە تۆی بسێنێتەوە. سپاسی خوا بکە. خوشکی بەڕێزم، ئەگە تووشی بەڵاو ناخۆشی و ناڕەحەتیەک بووی، ئەوەت لەبیر نەچێ پێش تۆ کەسانێکی زۆر لە ئافرەتە ئیماندارەکان تووشی ئەو ناخۆشی و ناڕەحەتیە بوون. ئەگەر تەلاق درای،
لەگەڵ پیاوەکەتدا جیا بوویتەوە ئەوە بزانە کە پێش تۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەردوو کچەکەی تەلاق درا لەلایەنی کوڕەکان ئەبوو لەهەبەوە کچەکانی تەلاق دران کەواتە تۆ یەکەم کەسێک نیت کچەکانی سەحابە کچی سەحابەکان خوشکی سەحابەکان خێزانەکانیان زۆربیان تەلاق دران کەواتە تۆ یەکەم کەسێک نیت بۆیە سپاسی خوا بکە لەوانەیە خێرێکی گەورەی تێدا بێ بۆمە تۆ ئەو مەسەلەیە کە تۆ لە کەسێک جیا بوویتەوە چونکە کەسانێکی زۆر هەیە لە یەکتری جیا بوونەوە زیاتر خێر و بەرەکەت ڕژا بەسەریانە بۆیە ژیان لەگەڵ پیاوێکە کە خراپ بێ حاجەزی پیاوێکی نامرد ئەگەر ئینسانی ئافرەتێ چاک لەگەڵیا بژی هیچ خۆشی و بەختەوەریکی تیان نییە بۆیە تەلاق و جیابوونەوە خۆشتر و باشترە لەوەی کە لەگەڵ پیاوێکە بژیت قەدر و ڕێزت نازانێت یاخود لەگەڵ ئافرەتێکە بژیت کە قەدر و ڕێزت نازانێت جیابوونەوە باشترین حەلە ناکرێت لەبەر خاتری مناڵێ دوو مناڵ تکاتان لێکم دەیە هەجار باسمان کردووە ناکرێت لەبەر خاتری مناڵێ دوو مناڵ ژن و پیاوێ جوانە مەرکن ناگونجێن با جیابنەوە هەزارە کەسەیە دایک و باوکی مرد و هیچیشی بەسەرا نەهات پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەمەنی 6 ساڵ بوو دایک و باوکی نەبوو هیچ کەسێک دوای دایک و باوکی نامرێت چی دێتێ ئەگەر نەگونجان بەیەکەوە هەم خۆیان بەدبەختە بن هەم مناڵەکانیان بەدبەختەکەن بۆیە خوشکی بەڕێزم ئەگەر تەلاق درای پێش تۆ کچەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و کچی سەحابەکان و خوشکەکانیان تەلاق دراوە وا نەزانی خوا ڕقی لە تۆیە ئەو بەسەر خۆشەویستی خوا داهاتوە صلی الله علیه وسلم والله هەر بەڵاو ناخۆشی و ناڕەحەتێک توش دەبێت ئەبێ بیری ئەوە بکەیتەوە کە پێش تۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەسەریا هاتووە ئەگەر کەسەکانت خزمەکانت ئازیزەکانت یاخود دوورەکان ئەگەر تۆمەتی خراپیان داوە پاڵت بوختیانیان بۆ کردی ناشرینیان کردی سوکایەتیان پێ کردی ئەوەت لەبیر نەچێ کە پێش تۆ بەسەر پێغەمبەری خوا داهاتوە صلی الله علیه وسلم پیان دەوت ساحر پێغەمبەرانی پێشوش بە هەمان شێوە سەلامی خوا لەسەر پیان دەوترا ساحر شێت شاعیر پیان دەوترا سابیئی واتە ئەستێرە پەرست و مانگ پەرست سبحان الله بە پێغەمبەران وتراوە سەلامی خوایان لەسەر بێ پیان وتراوە کافر پیان وتراوە عەمیل و بەکرێگیراو وأعانه عليه قوم آخرون دانو أما كمال كسيك أما عميل بكري جيراو يعني متيدا محمد صلى الله عليه وسلم أجر مشتانت بيوترا ضل نيابة بيشتو ببيغمبران ترا وسلام إخوان السلبي أجر بختيان بو كردي بيشتو بختيان بو عائشة كرا ورضا ورحمة إخوان يعني تماشاك سبحان الله بيغمبر إخوان صلى الله عليه وسلم خيزانا كاني بتايبتي عائشة ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوا لێ بێت لەگەڵ خێزانەکەیدا و لەگەڵ خانەوادەکەیدا ئەم دوو بنەماڵە و خانەوادە کە بەڕێزترین خانەوادە و بنەماڵە بوون سەلامی خوایان لەسەر بێ یەک مانگی ڕێک ئێش و ئازاریان چەشت لەلایەنی منافیقەکان و بوختیان کرا عایشە زینای کردووە پەنا بەخوای گەورە قورسە پێت بڵێن خێزانەکەت زینای کردووە بەدڕەوشتی کردووە قورسە بڵێن کچەکەت ئەی ئەبوبەکر بەدڕەوشتی کردووە پەنا بەخوای گەورە بەڵام خوای گەورە ئاەتی ناردە خوارەوە کە عایشە پاکە ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ و بوختیانیان بۆ کردو هەڕەشیشی لەوانە کرد کە بوختیانیان کردو بۆ دایکی ئیمانداران ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بۆی ئەگەر بوختیانیان بۆ کردی سوکایەتیان پێ کردی ناشرینیان کردی ئەوەت لەبیر نەچێ تۆ لە عایشە بەڕێزتر نیت لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڕێزتر نیت لە ئەوبەکر بەڕێزتر نیت بوختیان و تهمتیان بۆ دروست کرد بەڵام دڵنیابە ئین الله یدافع عن الذین آمنوا خوا دیفاع لە ئیماندارەکە تۆ پاک بە دڵنیابە ئەگەر لە دنیاشە خوای گەورە تۆڵەت بۆ نەکات لە قیامەت تۆڵەت بۆ دەکاتەوە مادەم پاک بی و ڕاستگۆ بیت بوختیانیان بۆ کرد بێتی کەواتە دڵخۆش بە بەوەی کە ڕۆژێک دێت خوای گەورە تۆڵەی تۆ دەکات و لەو کەسێک کە بوختیانی بۆت کردووە ئاخر خاڵە دەمەوێت باسی کەمەوەیە ئەگەر بەڵاو ناخۆشی ناڕەحەتیەکمان توش بوو ئەومان لەبیر نەچێ پێش ئێمە بەسەر پێغەمبەری خوا داهاتوە صلی الله علیه وسلم بەسەر پێغەمبەران داهاتوە سەلامی خوایان لەسەر بێ بەسەر پیاوچاکان هاتووە ئەگەر لە وڵاتی خۆت دەریان کردی لە شوێنی خۆت دەریان کردی زوڵمیان لێ کردی ئەو بزانە پێش تۆ ئەو حاڵەتە بەسەر پێغەمبەران داهاتوە سەلامی خوای لەسەر بێ موسا سەلامی خوای لەسەر بێ دەربەدەر بوو
ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ دەربەدەر کرا لە دەستی نەمرود چەندەها پێغەمبەر سەلامی خوایان لەسەر بێ خۆشەویستی خوایش صلی الله عليه وسلم لە شاری مەکە دەرکرا ڕۆشت خوای گەورە فەرمی بڕۆ تەواو وڵاتی خۆی وەتەنی خۆی بەجێهێڵا نیشتمانی خۆی بەجێهێڵا بۆیە کاتێک کە ڕۆشت چوە بەرزایەک لای کردەوە سەیری مەکەی کرد فەرمی ئای چەندە پاکی چەندە وڵاتێکی پاکی چەندە شارێکی پاکی چەندە خۆشەویستی لە دڵی مندا ئەی مەکە واللهی ئەگەر قەومەکەم منیان دەرنەکردایە قەت لە تۆ دەرنەئەچوو قەت لە غیری تۆ جێگیر نەدەبووم بەڵام قەومەکەم دەریان کردم کەواتە ئەگەر ناڕەحەتی توش بوو زوڵمیان لێت کرد تەعدایان لێت کرد هەر کەسێک بوو بیدە بەدەستخواوە تەواو دڵنیا بەخوای گەورە تۆڵەت بۆ دەکاتەوە سەحابەکان ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت تەعەزیب دران دەربەدەر کران لە شاری خۆیان مەکەیان بەجێهێڵا ئیمامی بوخاری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لە غەریبیان مرد بوختیانیان بۆ کرد دەربەدەریان کرد هەر لە غەریبیا بە خەم و خەفەتەوە مرد ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ ئیمامی ئەحمەد کێوکێ هەموویان بۆیە ئەگەر تۆ زوڵمت لێکرا وا نەزانی یەکەم کەسێکی سپاسی خوا بکە کە زاڵم نیت مەزڵومی بۆی ئەمانە کە باسم کرد ئەوەی ئەمڕۆ باسم کرد ئەوەی ئاگادار بین کاتێ بەڵای موسیبەتێکمان تووشە بێ وا نەزانی خوا ڕقی لە ئێمەیە پێش تۆ خۆشەویستانی خوا تووشی بووە تۆش سپاسی خوا بکە ئینشاڵڵا خوای گەورە ئەجر و پاداشتێکی گەورە بۆت دەستنیشان دەکا و پێشت دەبەخشێت لە ڕۆژی قیامەتە اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا الشفاء نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاي خيريان كدوة يا ربي خوايا براكان من لغزة سركوتوك يا رب العالمين خوايا جان وقت بيغمري خوا صلى الله عليه وسلم دعاي دك دي فرمو خوايا جان جولك كان مالكان يان سكيان قبريان بركي لآقر يا ربي خوايا قبر ومالوس هموشتكي جولك كان بركي لآقر يا رب العالمين خوايا جان دنيا مكي بآقر بيش قيامت خوایگان ئەو ئاگری کەوتۆتەوە زیاتر پشتیان بشکێنێ و لوتیان بشکێنێ یا ربی خوایە تۆڵی ئەو هەموو مسلمانای لێ بکە کە بە ناحەق کوشتیانیان شەهیدیان کردن یا ربی خوایە غەزەبی خۆت بڕژێنە بەسەر ئەو جوولەکانەی کە لە قورئانە بەغەیر المەغضوب عەلەیهیم ناویانە بردووە کە خوای گەورە خۆی غەزەبی لێیان گرتووە یا ربی خوایە غەزەبی خۆت بڕژێنە بەسەریانە دڵی مسلمانان خۆشکە یا رب العالمین بەوەی کە ئێمە زەلیلی ئەوان بە چاوی خۆمان ببینین ئەو وڵاتە زلهێزانش کە ئەوە عزيتي مسلمانان دن يا ربي خوايا زليليان بكي زياتر خوايا مسلمانان سركوتوكي خوايا آخر من بخير بگيري نيوجو روجو عبادت مالي قبول كي خوايا روجي كاتب مامرين خود ما راضي بي آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين